شەویستان تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەوەی چۆن پارێزگاری لە گورچیلەکانمان بکەین کە بێگومان گورچیلەیەکێکە لە ئەندامە گرنگەکانی ناوەوەی لەشی مرۆڤ بایەخێکی زۆری بۆ هاوسەنگکردن یان ژیانکردنی بەشێکی مرۆڤەکان هەیە بە شێوەیەکی گشتی. بەتایبەت زۆر جار گرفتەکانی گورچیلە هەر لە بەرد و لە ڕمڵ و لە زۆر شتی دیکەوە ئێستش کە لە وەرزی زستان داین زۆر جار بوونی سەرمایەکی زۆر کاریگەریەکی خراپ بەخاتە سەر گورچیلەکانمان. ئێمە ئەمڕۆ پسپۆڕێکی تایبەتی بواری نەخۆشی گورچیلە و میزەڕۆ قسە لەسەر چۆنێتی پاراستنی گورچیلەکانمان بۆکە و تەواوی ئەو کێشە و گرفتانەی کە یا و نەخۆشیانەی کە ڕوبەڕووی گورچیلەکانمان دەبێتەوە. بەڕێز دکتۆر سامان ساڵح پسپۆڕی نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕۆ میوانی بەرنامەکەمان. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر. با سەرتا لەوە بپرسین ڕێنمایی هۆشیاری ئێمە لەبارەی گورچیلەکانمانەوە. گورچیلە چ بایەخێکی بۆ مرۆڤ لەوە چ تا ئێستا بەشێکی خەڵک نەزانێ تا تووشی نەخۆشیەک لە نەخۆشیەکانی گورچیلە نبێ نازانێت گورچیلە چ گرنگی و بایەخ و ئەهمیەتێکی بۆ لەشی مرۆڤەیە. ئەو ڕێنمایی هۆشیاری کە پێویستە من تاکێکەکەی بێ لەبارەی گورچیلەکەیەوە کامەیە؟ بەڵێ سپاسدانەکەم بۆ ئەم میوانداری و بۆ هەڵبژاردننی بابەتەکەش. تەبیعی هەموو مرۆڤێک سیستەمێکی پاڵاوتنی گەورە لە ناو لەشیدا هەیە، ئەویش بریتە لە گورچیلەکان. ئەم گورچیلانە دوودانن ئەکەونە بەشی سەرەوەی ناوسک و لە بەشی پشتەوە نزیکترن وەک لە بەشی پێشەوە. هەر گورچیلەیەک بۆریەکی هەیە کەوا ئەم میزەی کە دروستیەکات ئەیگوێزێتەوە نێرێتە خوارەوە بۆ ناو میزەڵدان و لەوێشەوە بۆ دەرەوە. طبعاً گورچیلەکان ئەرک و فەرمانێکی زۆر گەوریان هەیە لە ناو لەشدا. گەورەترین ئەرکیان ئەوەیە کە پاکشکردنەوە و خاوێنکردنەوە و فلتەرکردنی ئەو خوێنە ئەکەن کە لە ناو لەشی مرۆڤە ئەسوڕێتەوە و پاکردنەوەیەتی لە هەموو ئەو پاژماوانەی کە لە نەتیجە و لە ئەنجامی چالاکیەکانی لەشەوە دروستە بێت. لەگەڵ ئەوەشە دەورێک و ڕۆڵێکی گرنگی هەیە لە دروستکردنی مادەی ڤیتامین دی و چالاکردنی مادەی ڤیتامین دی و هەروەها هۆرمۆنێک دروست دەکات کە وا دەکات لە لەشی مرۆڤدا ڕێژەی خڕۆکە سوورەکان بە شێوەیەکی بەردەوام دروست بێت و ڕوو لە کەمی نەکات و هەروەها کارێکی تری گورچیلەکان ڕاگررتنی هاوسەنگیە لە نێوان ئەو خوێیانەی کە لە ناو لەشی مرۆڤدا هەیە. لەبەرەوە بایەخێکی زۆر گەورە و گرنگێکی زۆر گەورەی هەیە بۆ لەشی مرۆڤ. شوێکی گشتی کامانن کۆی ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕووی گورچیلەکانمان دەبێتەوە. تا ئێستا ئێمە هەر لەوە چێر بیستێتمان بەردی گورچیلە و بەردی گورچیلە و بەردی گورچیلە. ئایا گورچیلە تەنها گرفت و کێشەی بەردی هەیەیان بەونە نەخۆشیەکانی تری چین؟ بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکان کە ڕوو لە گورچیلەکانەکەن ئەتوانین پۆلێنی بکەین بە ئەو نەخۆشیانەی کە پەیوەندی بە هەوکردنەوە هەیە و ئەو نەخۆشیانش کە پەیوەندی بە دروستکردنی بەردەوە هەیە و هەندێک نەخۆشیمان هەیە زگماکیە گروپی سێهەمە. گروپی چوارەمیش ئەو نەخۆشیانەیە کە پەیوەندیان بە دروستکردنی گرێ و کیس و شێرپەنجەوە هەیە. لە هەمویان باوتر نەخۆشی هەوکردنی گورچیلەکانە، هەوکردنی ناوپۆشی گورچیلە یا هەوکردنی دیواری گورچیلە بە شێوەیەکی گشتی لە نەتیجەی هەندێ مایکرۆ ئۆرگانیزمەوە هەندێ میکرۆباتەوە کە لە ناو میزدا گەشە بکات و زیاد لە ڕێژەی خۆی پەرە بسێنێت لە ناوەوە گورچیلەکان تووشی هەوکردن نەکات. طبعاً و هەوکردنەش بە شێوەی ئازار و لەرزوتاو ناڕەحەتی لە میزکردنە دروست ئەبێت و جاری وە هەیە ئەم هەوکردنە بەرەو خوارەوە ئەگوێزرێتەوە بە بۆریەکانە بۆ بەشی خوارەوەی کۆ ئەندامی میز و میزەڵدان. دکتۆر زۆر جار دەویستی دەڵێ کابرا لەدایک بووە یا منداڵ لەدایک بووە لە دوای چەندین ساڵ زۆر جار پێش دەزانن یەک گورچیلە هەیە. ئایا چی لە توانایی ئەم کەسەکە مەکاتەوە کە یەک گورچیلە هەیە و بە پێچوانەشەوە چی لە توانایی ئەوە زیاد دەکات کە دەڵێن سێ گورچیلە هەیە؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی دەگمەن لە توانین بڵێن لە 1100 کەس یا زیاتر کە لە دایک دەبن یەکێکیان لە دایکە بێت بە یەک تەنها یەک گورچیلەوە. ئەگەر ئەو گورچیلەی کە هەیەی هیچ جۆرە کێشەیەکی زگماکی نەبێت، شوێنێکی گونجاو بێت لە ناوسکیدا، بۆریەکانی تەسکبوونەوە و کێشەی هیچ زگماکیەکی نەبێ، ئەو گورچیلە دەتوانێت بە شێوەیەکی باش لەگەڵ مرۆڤەکەیە لەگەڵ تەمەنی مرۆڤەکەیە بڕوات و هیچ جۆرە کێشەیەکی بۆ دروست ناکات. تەنها ئەوە لە بەعزێ ڕێنماییان ئەیەنێ کە لەبەرەوە یەک گورچیلە هەندێک ڕێنمایی تایبەت هەیە کە پەیڕەوی بکات لە ژیانیە.
بەنسبەت ئەوەی کە ئەڵەن سێ گورچیلەیە بەڕاستی خۆی شتێکی وە وازح نییە کە بەعزێک کەس لە سێ گورچیلە یا چوار گورچیلە بەڵام شتێک هەیە لە زانستی ئەم بەشی گورچیلە و بۆریەکانی میز هەندێک جار ئەم گورچیلەیە بە شێوەیەکی زگماکی وەکو دوو حەوزی هەیە حەوزی گورچیلەکان گیرفانەکانیان بە شێوەیەک ڕێکەوتووە کە دوو حەوز و دوو بۆری لێوە دێتە خوارەوە بەعزێکیان تا ئەگاتە میزڵدان هەردوو بۆریەکەی بە تەواوەتی لە یەک جیاوازن بە شێوەی سۆنەر و بە ئەشیعەکە سەیریەکەیت لەوە ئەچێوەکووە ئەوە دیارەکە ئەمە دوو گورچیلە بێ بەس خۆی لە ڕاستیە هەر یەک گورچیلەیە بەڵام دابەش بووە حەوزەکەی و گیرفانەکانی دابەش بوون بەسەر دوو بەشە و بە دوو بۆری جیاواز یەتە خوارەوە بۆ ناو میزڵدان لە ئەسڵدا هەردوو گورچیلەکەی هەردوو گورچیلەکەیە بەڵێ زۆر باش ئێستا وەرزی سەرمایە دکتۆر چۆن زۆر جار تاکەکان هەیە دەڵێت تۆزێ سەرمان بوویدی کەلەکان مازاری هەیە و گورچیلە مازاریە چۆن خۆمان یا گورچیلەکانمان لە سەرما بپارێزین واللهی گورچیلە لەبەر ئەو گرنگیە زۆرەی کە هەیەی طبعاً پێویستە زۆر ئاگاداری بین و هەموو ئەندامێکی تر وەکو هەموو ئەندامێکی تر لە جەستەی مرۆڤە گورچیلەکانش بەدەرنین لەو کێشانەی کە بەهۆی سەرماوە تووشیانە بێت بە تایبەتی لەبەر ئەوەی کە کەوتونەتە بەشی پشتەوەی ناوسکەوە بەرکەوتنی سەرما بۆ پشت و ناوسک بە شێوەیەکی زۆر یان سەرمایەکی زۆر تەسیرە کاتە سەر گورچیلەکان و ئەم گورچیلانە توێکڵێکی هەیە پەردەیەکی بە چوار دەورەوەیە و گیرفانەکانی و بۆریەکەی و حەوزەکەی لە ماسولکەیەکی مناسک دروست بووە ئەم ماسولکەیە بە بەرکەوتنی سەرمایەکی زۆر تووشی گرژبوونە بێ و هەموو ماسولکەیەکتر لە لەشە تووشی گرژبوونە بێ کە گرژبوونێکی بەسەرهات چالاکیەکانی بە شێوەیەکی باش بەڕێوە ناچێت ئەو کاتە لەوە ئەچێت بێتە هۆی سستبوونی چالاکی ئەو ماسولکانەی بۆریەکانی میز و کەمتر بتوانێت میزەکە کە لە گورچیلەوە دروست بووە بەتوانی ڕەوانەی کات بۆ خوارەوە ئەمە بێتە هۆی دروستبوونی ئازار و ناڕەحەتی و هەروەها گورچیلەش بە شێوەیەکی گشتی کە سەرمایەکی زۆری بەربکەوێ هەر بە هەمان شێوە ئازار و ناڕەحەتی دروستەکە و دووریش نییە بێتە هۆی دروستبوونی هەوکردنی گورچیلەکان بەس یەک شت هەیە لێرەیە شت نییە هەموو جارێک کە ئەم شوێنی لاکەلەکەمان ئێشێت یەکسەر ئەمە بیجێڕینەوە بۆ گورچیلە و بڵین ئەمە لە ساسە گورچیلەیە لەبەرەوەی لەم شوێنەیە بێجگە لە گورچیلە ڕێژێکی زۆر ماسولکەی دیوارەکانی پشت و دیواری سکمان هەیە کە ئەمانیش لە کاتی بەرکەوتنی سەرمادا دەبێتە هۆی گرژبوون و تەشەنوجاتێک لەو ماسولکانەیە و ئازارێکی تون دروستەکات جوڵەی ئەو کەسە کەمەکاتەوە هەندێک جوڵە هەیە ناتوانێت بیکە وا هەستەکات کە گورچیلەکانی نەخۆش بن دکتۆر مەرجاوی کە بە سەرمایەک تۆ سەرماڵێ هەر بەحاڵ سەرمان بوویتی من گورچیلەکانم ئازاریانەیە مەرجە دەوە ئەو کەسانە زۆر جار دەڵێن ڕمڵمانەیە یا بەردمانەیە ئەو سەرمایە مەرجە دەوەی بەوەی کە ئەگەر بەردی هەبێ ڕمڵی هەبێ ئەم جار زوو کاریگەری لەسەر دروست بکات بەڵێ خۆی ئەوەی کە بەردی هەبێت کاریگەری لەسەر دروستەکە بەڵێ ئەوەی کە بەوازحی بەسوەنەر بەڵێ کاریگەری لەسەر دروستەکە هەر گرژبوونێک و بەرکەوتنێکی سەرما بۆ گورچیلەکان ئەو بەردە لەوانەیە ئازاری زیاتر و دەرکەوتنێکی ئازاری زیاتری پێ بکات بەڵام ئەوەی ڕاستی بێت لە زانستی پزیشکیدا شتێک نییە بە ناوی ڕەمڵ کە ئێمە بتوانین بە سۆنەر یان بە ئەشعە و شت بیبینین تەنها ئەوەیە کە لە فەحسی میزە دەرەکەوێ ئەویش هەموو ئینسانێک کە خواردن نەخوات جۆرەها خواردن نەخوات خوێی تایە کالیسیۆمی تایە مادەی تری تایە ئەم مادانە کە لە گورچیلەکان و فلتەرەشنیان بۆکرێت پاڵاوتنیان بۆکرێت لە ڕێگی میزەوە دەرەدرێتە دەرەوە و لە نەتیجەیە لە فەحسی میزە دەرەکەوێت کە ئەمە ڕمڵی هەیە بەڵام ڕەمڵ بە هیچ شێوەیەک بە سۆنەر و بە ئەشعە دەرناکەوێت. زۆر باشە دکتۆر با باز لە بەردی گورچیلە بکەین. بەردی گورچیلە چییە؟ هۆکارەکانی دروستبوونی و خۆپاراستن و ڕێنمایی هۆشیاری ئەمە لەبارەیەوە چییە؟ و چۆن چارەسەری ئەم بەردی گورچیلەیە؟ بەڵێ لە ڕاستیدا بەردی گورچیلە یەکێکە لە هەرە باوترین ئەو نەخۆشیانەی ئەو گرفتانی کە تووشی گورچیلەکانە بێتەوە و ڕێژێکی زۆر لە خەڵک ئەناڵێنن بەڕاستی بەدەست بەردی گورچیلەوە. طبعاً بەردی گورچیلە لە نەتیجەی خەستبوونەوەی میز و دەردانی ڕێژەیەکی زۆر لەو خوێیانەی کە لە پاڵاوتنەوە دروست ئەبێت کەڵەکەبوونی ئەو خوێیانە لە ناو گیرفانەکان و لە ناو حەوزی گورچیلەیە ئەبێتە هۆی یەکگرتنیان و دروستبوونی بەردی پچکۆلە و لە نەتیجەیە بە پێی کات ئەم بەردانە گەورە ئەبن و ئیتریا ئەوەتە دانەیەکە یا چەند دانەیەک لەم بەردانە دروستەکە بەڵام ئەمە مەرج نییە هەموو کەسێک تووشی بێت هەندێک کەس هەیە زیاتر تووشە بێت لە هەندێک کەسی تر ئەویش پەیوەندی بە هەندێک
ئەسبابی بۆ ماوەیی و هەندێک ئەسبابی ژینگەیی و چواردەوری مرۆڤەکە خۆیەوە هەیە. تا چەندە پێویستە بە ئاوی خواردنەوەەوە زۆر جارەوانی کە تازەی گومانە بن بە خۆیان و یا دەزانن لە پشکینەکانە بەردی گورچیلەیان ئێستەرە لە با باوەکەمان پیسە یا لە ماڵە فیلتەرێک دابێن یا ئاوی دەبەی بازار دەخۆنەوە. بەڕاستی بە شێوەیەکی زانستی ئەگە قسە بکەین لەسەر بابەتی ئاو هیچ کێشەیەک بۆ دروستبوونی بەرد دروست ناکات، یعنی زیادکردنی یا کەمکردنەوەی بڵێ ڕێگەکردنی میز کاریگەری هەیە ئەوەندە ئەو ئەوەی کە ئەی خۆینەوە هەیەڵێ ئاوەکەمان ئاوی بیرە یا ئاوی بەلوعەیە یا ئاوی فلتەری خۆمانە یا ئەم ئاوەی کە بەدەبە ئەیکڕین لە ڕاستیە هەمویان دەتوانین بڵین وەکو یەکوان بۆ مەوزوعی گورچیلە و دروستکردنی بەرد. بەڵام ئەو شتانی کە خراپن و ڕێژەی زیادبوونی بەردی گورچیلە زیادەکە بریتیە لە خواردنی پرۆتیناتی زۆر و هەروەها خواردنی ڕێژەیەکی زۆر لە خوێ و سوێری لە خواردنە و کەمکردنەوەی ئاو. ئەمانە هۆکارە سەرەکیەکانن کە ئەو گورچیلەیە پاڵاوتنی ڕێژێکی زۆر پرۆتین و کالسیۆم و خوێ کانزاییەکان پاڵێوێت و لە ئەنجاما کۆ بێتەوە و ئەبێت بەبەرد. بەڵام جۆرەکانی ئاو دیاری ناکات ئەم ئاوی بیرە یان ئاوی فلتەرە واد لێ بکات کە بەرد دروستکە یان دروستی نەکەی. بەس بە شێوەیەکی گشتی هەچ کامێک لەو ئاوانە هەبێت ڕێژەی ئاو خواردنەوە لە ڕۆژدا لەلایانی کەمەوە لە بینی 2 بۆ 3 لیتر بۆ ئینسانی گەورە لە بین 2 بۆ 3 لیتر ئاو خواردنەوە لە 24 کاتژمێردا دەبێتە هۆی ڕێگریەکی باش لە دروستبوونی وردە بەرد و بەردی گورچیلە. زۆر باشە دکتۆر ئەگەڕنەوەڵێن لوقمانی حەکیم ئامۆژگاری کوڕەکەیەکە ئاڵێ ئەگەر سواری گوێ درێژەکەت بووی شێرێکیش هات و پەلاماری دای و تۆش لەو کاتدا میزە داهات دابەزە میزەکەت بکە و ئینجانی بەستیەوەیە ڕاگررتنی میز و هێشتنەوەی لە هاتنی شێر لە هاتنی شێر ینی مەترسی و خەتەری زۆرترە بۆ مرۆڤ. ڕێنمایی بدەین بە بینەر ینی زۆر جار کابرا شانازیەکە ئاڵێ من ئێوارە ئاوێکی زۆری ژەخم و هەتا بەیانی بۆ منە میزەکەم ئەتوام ڕایگرم و هیچ کێشەیەکشم نییە. ڕاگررتنی میز چ کاریگەریەکێ لەسەر نەخۆشیەکانی گورچیلە و دروستبوونی ڕاگررتنی میزمانەوەیە ڕێژێکی زۆر لەو میزە کە دروست دەبێت لە میزەڵانە کۆ بێتەوە کە کۆ بوانێ زەختێکی زۆر پەستانێکی زۆر لە ناو میزەڵانە دروست دەکات بە شێوەیەکی فیزیایی ئەگە بیری لێ بکەیتەوە ئەم میزە کە لە گورچیلە و بۆریەکانەوەیەتە خوارەوە لە نەتیجە ئەو پەستانە زۆرێک کە ناو میزەڵانەیە ڕێگەی نادا بە جوانی داخلی میزەڵان بێت. ئەمەژە بێت هۆی کەڵەکەبوونی میز لە بۆریەکان و لە گورچیلەیە هەمە بێتە هۆی زیادکردنی احتیمالەتی توشبوون بە هەوکردن و هەروەها بە کەڵەکەبوونی میز و خەستبوونەوە و دروستکردنی بەرد. لەبەرەوە بۆ تەندروستی میزەڵدانیش باشتر وایە کە لە کاتێکا کە هەستکردنی میزکردن کە لە دەماغەوە ئەگوێزرێتەوە هەستی میزت بۆ هات باشتر وایە ئەگە شوێنەکە گونجاو بوو مەجال هەبوو تەخیری نەکەیت و لە کاتی خۆیان میزەکە بکرێت زۆر باشترە و بە تایبەتی لە مناڵە ئەبێ دایک و باوکەکان زۆر ئاگاداری ئەوە بن کە ئێمە ڕۆژانە مناڵە بینین بەهۆی ئەم یاری مۆبایل و تەلەڤیزیۆن و ئەوە زۆر مەشغوڵە بێت و حەز ناکە لەو کاتەیە کە هەستی میزکردنی بۆیە چەند جارێک تەخیریەکە ئەمە بێتە هۆی بەڕاستی تێکچوونی ئەو ئیشەی کە میزەڵدان هەیەی یعنی میکانیزمی ئیشی میزەڵدان ناڕێگە کات و ئەبێتە هۆی تەندروستی خراپ بۆ کۆئەندامی میز و میزەڵان و گورچیلە بە شێوەیەکی گشتی لە بناڵدا. دکتۆر زۆر جار ئازارەکانی گورچیلە هەندێک کەس ناچێت سەردانی دکتۆر بکات دەڵێ دەرزیەکی ئازار لە خۆمە دەم و دەسترەوێم و تاو تا کاتێکتر خوا گەورەیە. ئەمە چه زیانێکی پێدەگەیەنێت و ڕەنگە ئەمە بەرد بێ ڕەنگە هەوکردنی گورچیلە بێ کەڵەکەبوونی نەخۆشیەکە بەسەر گورچیلە و لەو لاشەوە سراوەندنی ئازارەکەت بە دەرزیەک چه زیانێک بە تەندروستی دەگەیەنێت. طبعا ئەو ئۆرگانە خوا گەورە ئەو هەستەی پێ بەخشیوە کە ئازارێک دەیە ئەم ئازارە وەکو وریاکردنەوەیە وەکو هەواڵێکە ئەداتێکەوە تۆ ئەم ئۆرگانەت ئەم شوێنەت کێشەیەکی هەیە وەکو هەواڵێکە پێت ئایا ئەم هەواڵە ئەگەر جارێک دوو جار پشتگوێی بخەی لەوە ئەچێ ئەو کێشەیە کە لە گورچیلەکەیە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێت و کاتێک ئەگەیتە دەستنیشانکردنی لەوانەیە چارەسەرەکەی زۆر قورستر بێ بەڵام لە کاتێکە ئەگەر لە یەکەم ئازارەوە بچی بەدەم نەخۆشیەکەوە حتا ئەگەر لە نەتیجەی فەحس و پشکنی نابۆت دەرکەوت کە ئەو ئۆرگانە ئەو گورچیلە هیچ کێشەی نییە زۆر باشترە کە دڵنیا ئەبیتەوە و ئەو کاتە ئەزانی کێشەکە چییە. بەڵام ئەگەر تەخیریکەی بێگومان
ئەو کێشەیە کەڵەکە ئەبێ و چارەسەری قورسترە بێت لە نەتیجەیە لەسەر بەردی گورچیلە دکتۆر زۆر جاروانەی کە بەردی گورچیلیان هەیە بۆ تایبەت هاوینان دەڵێ شووتیەک دەخۆم و بەسەر شاخە مەسەرەوە وشاڵا نەجاتم دەبێت یا وەرزش دەکات لە ماڵەوە بۆ خۆی تاوکەتەی نەجاتیە بێت بەگشتی وەرزشکردن لەسەر بەردی گورچیلە چه کاریگەریەکی هەیە وەرزشکردن بە شێوەیەکی گشتی بۆ کۆ ئەندامی گورچیلە و بۆریەکانی میز زۆر سوودی هەیە وەرزشکردن وا ئەکات چالاکی خوێن سوڕانەوەی خوێن لە ناو لەشە زۆر چالاکترە بێت ئەو ئۆرگانە خوێنی باشتری بۆ ئەچێت و هەروەها پاڵاوتنی فلتەرەکانی باشترە بێت ڕێژەیەکی زیاتر میز دروستەکە و بە باشتر بەتاڵە بێتەوە لە هەمان کاتار خواردنەوەی ڕێژەیەکی زۆر شلەمەنی بە تایبەتی لە هاوینە کە وەرزگەرمە و عرەقکردنەوە زیاترە پێویستی بە ڕێژەیەکی زیاتر لە شلەمەنی هەیە خواردنی شووتیژێکێکە لەو میوانەی کە ڕێژەیەکی زۆر ئاویتیایە وا ئەکات کە لە خوێنەوە ڕێژەیەکی زۆر ئاو داخلی گورچیلە بێت و پاک بکرێتەوە و طبعاً ڕێژەی میزکردنیش زیاترەکە وەرزشکردن و خواردنەوەی شلەمەنی زۆر کاریگەریەکی زۆر باشیان هەیە لەسەر تەندروستی باشترین خۆراکەکان یان خراپترین یان بۆ گورچیلە چی وچین خراپترینیان ڕێژەی پرۆتیناتی زۆرە بە تایبەتی لە گۆشتی سوورە و سوێری ئەم فاست فود و شتەش کە ئێستا هەیە فاست فودیش طبعاً ڕێژێکی زۆر خوێ و کانزایتیایە و هەمووشی پاڵپشتە بە گۆشتی سوور لەبەرەوە طبعاً ئەگەر بە ڕێژەی طبیعی بخورێ کێشەی نییە بەڵام ئەگەر زیاد لە حەد ڕۆژانە چەند جار دووبارە بێتەوە و هەموو ڕۆژێک بێت ئەوە زەرەری زۆرە لەگەڵ ئەوانەیە ئێمە ڕێنماییانەکەین بەڕاستی بە خواردنی لیمۆ و سەوزە و میوە زیادکردنی سەوزە لەگەڵ ناخواردنەکانە بڵێ و ئاو خواردنەوە بە دەرەجە یەک ئاو خواردنەوە دکتۆرەڵێ کابراایکی ڕەزی لە چێ بەلای پزیشکی گورچیلە پزیشکیڵێ شووتی بخۆ لە سەدا ئەوەندەی ئاوەڵێ کابراڵێ ئەی باشە بۆچی ئاو نەخۆمە لە 100 ئاوە کەواتە ئاوی شتێکی باشە بۆ گورچیلە بەڵێ بەتەکید ئەو لە بینی لە نێوان 2 بۆ 3 لتر لە ڕۆژێک لە 24 کاتژمێرە پاراستنی گورچیلەکانمان ئەکەوێتە سەلامەتیەوە بەهۆی ئەو ڕێژە ئاوە زۆرەوە زۆر باشە دکتۆرمە لە ئەو تووڵی کە لەژێر شاشکەوە دەڕوە باسمان لە نیشانەکانی نەخۆشی هەست بە هیلاکی کردن بێتاقەتی هەڵدانی پێست و قلیشانی بەشێ لە ئەندامەکانی لە شەڵاوسانیە ئەو ئێمە زۆرجا ئاماژت بەوە کرد کە زۆرجا مەرج نییە و ئازاری کەلەکەمان لە پشتەوە هەسەرەڵدا هەمووی پەیوەندی بە گورچیلەوە هەبێ ئەو نیشانانە چین کە بۆ نمونە نەخۆش هەست بکە نەخۆشیەکەی گورچیلەیە و شتێکی دیکە نیە یا شتێکی دیکەی و گورچیلە نییە بەڵێ ئەگەر ئەمە بێنە سەر گورچیلە طبعاً گورچیلە شوێنەکەی جیاوازە لەگەڵ بۆریەکانی میز و میزەڵدان ئەگەر لە گورچیلەوە باسی بکەین گورچیلەکان لە بەشی سەرەوەی سکە لە لاکەلەکە و زیاتر لە پشتەوە نزیکە هەر جۆرە ئازارێک لەم شوێنەیە هەبێت لەوانەیە یەکێ لە سەبەبەکانی کێشەیەک بێت لە گورچیلەکان و لە ئەو پەردانەی کە لە چواردەوری گورچیلەیە هەیە یەک دووهەم بوونی ئەو ئازارە لەگەڵ لەرزوتە ئەگەر لەرزوتە دڵ تێکەڵ هاتن ڕشانەوە لەگەڵ ئازارێکی توند لە لاکەلەکەکانە دروست بێت ئەوە احتیمالیەتی زۆرە کە پەیوەندی بە کێشەی گورچیلەوە هەبێ بەڵام ئەگەر بین بەرەو خوارد بۆ بۆری میز و میزەڵدان ئەمەیان نیشانەکانی زیاتر لە ڕێگەی میزکردنەوە دەرەکەوێت ئازار و کزانەوە لە کاتی میزکردنە زیادبوونی چوونە سەر تەوالێت بۆ میزکردن و گۆڕانی ڕەنگی میز بەرەو تۆخی یان بەرەو سووربوون و هەروەها ناخۆشبوونی و گۆڕانی بۆنی ئەو میزە ئەوانش هەر بەڵگەن لەسەرەوەی کە ئەو ئۆرگانە لەوانەیە کێشێکی هەوکردنی تیابێت دکتۆر گورچیلە چه پەیوەندیەکی بەهێزی و توانای مرۆڤەکەەوە هەیە وڵاکە پەیوەندێکی زۆر گەورەی هەیە لەبەرەوەی کە هەموو ئینسانێک لە لەشیا بەو فلتەرانە ئەژی بەڕاستی یعنی وەکو دڵ چۆن دڵ ئەو خوێنە پاڵ پێوە ئەنێ و ئەینێرێ بۆ هەموو ئۆرگانەکانی لەش و پاکردنەوەی خوێن و پاکشکردنی ئەرکی گورچیلەکانە لەبەرەوە هەست کاتێک گورچیلە هەر کێشەیەکی هەبێ طبعاً خوێنەکە پاک ناکرێتەوە بە جوانی و ڕێژەی ئەو ئاو خوێی کە زیادە لە لەشە دەرنادرێ ئەبێتە هۆی کەڵەکەبوونی و لاوازبوونی ئەو مرۆڤە هەتا تەسیرە کاتە سەر دڵیشی زۆر بار دەبینی گەنجێک دکتۆر غەسلی گورچیلە بۆ نووسیوە غەسلی گورچیلە زیان و سوودەکانی چین چ کاتێک دەبێ نەخۆش ناچار بکرێت کە حتمما دەبێ غەسلی گورچیلە بکات طبعاً غەسلی گورچیلە وەکو ڕێگەیەکی بەدیل بەکاری هەندرێت لە کاتێکە کە گورچیلەکان هەڵناستن بە ئەرکەکەی خۆیان
ئەو ئەرکە گەورەی کە هەیەە لە پاکردنەوە و لە فرێدانی ئەو پاشەڕۆی کە لە شاهەیە طبعا لە نەتیجەی فەحس و سۆنەر و فەحسی خوێنە بمان دەرەکەوێت کە ئەو نەخۆشە گورچیلەکانی کەوتۆتە بارێکی سستیەوە کە ناتوانێت چیتر ئەو خوێنە پاک بکاتەوە و پێویستی بەوە بێت کە یاریدیدەرێکی دەرەکی هەبێت کە خوێنی ئەو نەخۆشە پاکاتەوە و ڕزگاریکە لەو مادە ژەهراویانەی کە لە لەشیا هەیە. طبعا بەپێی پێویستی نەخۆشەکە ئەکرێت و جەلساتی تایبەتی هەیە و سوودی زۆرە بەڵام لەوانەیە هەندێ کێشەش بۆ نەخۆشەکە دروست کات. ئەویش طبعا هەر نەخۆش بۆ نەخۆش بڵێن ڕیفرێشێک داتەوە بۆ کەسەیە بەتەئکید طبعا ئەو مادانێک لە لەشیا کڵەکە بووە و زیانێکی زۆری پێگەێنێت و تەندروستی زۆر ناتەواوە کە شتنەوەی بۆەکەی جار بەجار ئەم شتنەوەیە خوێنی پاگەکاتەوە و تەندروستی باشتر. ڕاستی زانستی یا ئەو وەسیلە تەکنۆلۆژیە پزیشکیانی کە لای ئێمە لە هەرێمی کوردستان لە چاو نەخۆشیەکانی گورچیلەیە چۆنە؟ وڵا بە ڕێژەیەکی زۆر پێشکەوتووە بەڕاستی لە کوردستانە بەعام و لە شاری سلێمانیە شێوازی چارەسەرکردنی نەخۆشەکانی گورچیلە بە هەموو جۆرە نەخۆشیەکانیەوە زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە و لە بواری چارەسەری بەرد هەموو شێوە نازوورەکان کە بۆ گورچیلە و بۆ ئەندامی میزەڵدان نەکرێت شێوازی چارەسەرکردنی پرۆستات شێوازی لابردنی ئەو گرێ شێرپەنجەیانەی کە لە گورچیلە و لە بۆریەکانی میز و لە میزەڵانە دروستە بێ هەمووی بەڕاستی ئێمە لەسەر ستاندەردی جیهانی ئەو ئیشانە بەڕێوە. زۆر باشە دکتۆر باست لە شێرپەنجەی گورچیلە کرد ئەگەر باسێکمان لەوە زیاتر بۆ بکەی بزانین هۆکارەکانی چییە و لە چیەوە بۆ منە گورچیلەی دی ئەگاتە واستەی کە تووشی شێرپەنجە بێ. گورچیلەش وەکو هەموو ئۆرگانێکی تر لە لەشە یعنی معڕەزە بەوەی کە گرەیەکی شێرپەنجەی دروست بکات. ئەمیش هۆکاری بۆ ماوەیی هەیە هۆکاری تەمەنی هەیە و هەندێک هۆکاری ژینگەیی هەیە کە ئەو نەخۆشە لەوانەیە لە ژینگەیەکی ناتەندروستە بێت لە ئیشێکی خراپە بێت کە هەندێک مادەی کیمیایی بەربکەوێت وای لێ بکات کە ڕێژەی احتیمالی توشبوونی بە گرێی شێرپەنجەی زیاد جگەرە و نێرگەلە و مادە کحولیەکانی دیکە هەر بە شێوەیەکی گشتی بۆ گورچیلە و پاشتر بۆ شێرپەنجەی گورچیلە ئەمانە چەند ڕۆڵ و کاریگەرێکی خراپیانە. جگەرە ڕۆڵێکی زۆر خراپی هەیە بە تایبەتی لە گورچیلەیە و زۆر بە تایبەتی تر لە بۆریەکانی میز و میزەڵدانە ئەتوانین بە هۆکاری یەکەم دابنرین لە دروستبوونی گرێ شێرپەنجەیەکان لەو ئەندامانەدا. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان ساڵح سپۆڕی نەخۆشیەکانی گورچیلە زۆر بەخێر.